کە رەستەی خانوبەرە و ئامێری کارەبایی و کەلوپەلی ناوماڵ و خۆراک و کە رەستەی جوانکاری خانمانە کە بەرهەمی زیاتر لە 120 کۆمپانیای ئێرانیە لە سلێمانی. ئەو بەرهەمانە لە دووەمین پێشەنگای نێودەوڵەتی کۆماری ئیسلامی ئێران لە سلێمانی نمایش کراوە کە زیاتر لە 400 بازرگان و وەبەرهێن بەرهەمەکانیان هێناوەتە پێشەنگاکە و دەیانەوێت بازاڕێکی گەرمیان لە کوردستان بۆ بدۆزنەوە. وڵا زیاتر لە 120 کۆمپانیای ئێرانی بەشداریان کردووە، کەلوپەلەکانشیان هەموو وەسایلی عەرزت کەم بۆ بازرگانان و بۆ غرفەیەکی دیکەشماندە و دیوی خواردتر هەیە بۆ بەشی یاسایی جەماعەت کە بێن ئەشیا بکڕن بۆ کەلوپەلی ناوماڵ و بۆ بازرگانانی گشتی. قەبارەی بازرگانی وڵاتی ئێران و هەرێمی کوردستان لە ساڵی ڕابردوودا 4.5 ملیار دۆلار بووە و ساڵانەش ئەو قەبارەیە بەرز دەبێتەوە. کە شرایط کۆرۆنا بوود پەیوەندیەکانی نێوان کۆماری ئیسلامی ئێران و عێراق لە ڕووی ئابووری و بازرگانیەوە باش بووە. لە ساڵی ڕابردوودا زیاتر لە 7 ملیار و 500 میلیۆن دۆلار هەناردەی نانەوتیمان هەبووە و کارەبا و غازیش زیاتر لە 12 میلیارد دۆلار بووە. هەرێمی کوردستان بە شێوەیەکی چاوەڕوان نەکراو بازاری بەخۆی تایبەت کردووە. بە پێی بەراوردیەکانی ئێمە زیاتر لە 4 ملیار و 500 میلیۆن بۆ 5 میلیارد دۆلار پەیوەندی بازرگانیمان لەگەڵ کوردستاندا هەبووە. ئاڵوگۆڕی بازرگانی ئێران لەگەڵ هەرێمی کوردستان ساڵ لە دوای ساڵ زیاتر دەبێت و وەزارەتی بازرگانی و پیشەسازی حکوومەتی هەرێمی کوردستانیش لە هەوڵی زیاتر پتەوکردنی پەیوەندیە بازرگانیەکەیەتی لەگەڵ ئەو وڵاتە. لە ماوەی 5 مانگی ئەم ساڵدا حەجمی تەبادولەکە گەیشتۆتە 1 میلیارد دۆلار کە ئێمە بادیرەیەکی باشی زانین و تموحمان ئەوەیە کە زۆر زیاتر بیلەوە. بەرفراوانی ئاڵوگۆڕی بازرگانی هەرێمی کوردستان لەگەڵ وڵاتان وای کردووە پێشەنگان نێودەوڵەتیەکان ببێتە پردێک لە نێوان وەبەرهێنەر و بازرگانانی وڵاتان لەگەڵ وەبەرهێنەرانی ناوخۆ تاوەکو ئاستی هەناردە و هاوردە زیاتر بەرفراوان بێت. ڕێزان محەممەد، کورسات نیوز، سلێمانی.